ئاڵۆزیەکانی زینی وەرتێ ڕووداوێک بوو کە دەمێکە بەرنامەی بۆ داڕێژراوە کۆمەڵک هێزی سیاسی بە هاوکاری کۆمەڵێک دەستگای ئستیخباراتی دووەلی هەوڵیانداکە پلانێکی نەگریست لەو ناوچەیە جێبەجێ بکەن ئامانجیش لەو پلانە ئابلوقەدانی هێزێکی کوردیە لەو ناوچەیە و هەروەها بەگژاکردنی کۆمەڵک هێزی کوردی بوو لەو ناوچەیە کە دەبێتە هۆی زەرمەندبوونی خەڵکی ئەو ناوچەیە و گەلی کورد بە شێوەیەکی گشتی لە سار پارچەی کوردستان. ئەوەی ئێستانێکە گرنگە هۆشیاری کۆمەلگای کوردی لە ئاستێکی باڵادایە بەڵام ئێمە نابێ هەموو کاتێک ئەوەش فەرامۆژ بکەین کە بەشێک لە هێزە کوردیەکان ناتوانن ئیرادەیەکی سەر بەخۆیان هەبێ هەمیشە لە ژێر ئیرادەی هێزە داگیرکەرەکاندا بووینە بۆیە هەمیشە ئەکرێ پێشبینی ئەوە بکرێ کە بەڵێ ئەکرێ و هێزانە لەو ناوچەی پێکدادان دروست ببێت بەڵام ئەوەشمان لە بەرچاو بێت کە وشیاری کۆمەلگای کوردی لە ئاستێکی باڵای بەرزدایە کۆمەلگای کوردی بەگشتی و خەڵکی ئەم ناوچەیە ئیدانی هەر زۆرە گرژی و هەر زۆرە پێکەڵپژان و پێکدادانێک دەکەن لەو ناوچە و لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان و کوردستانی گەورەش. ئەوەی گرنگە دەبی کورد لەوە وشیار بێ کە تورکیا وەک نەتەوە تورکیا وەک دەوڵات قوڵایی استراتیژی هەیە لە بەرنامەی قوڵایی استراتیژی دەوڵەتی تورکیا ئەوەیە هەر کیانێکی کوردیان هەر هێزێکی کوردی کە دەسەڵاتی کردە دەست هە لە سەردەمی عوسمانیەکانەوە بگرە لە میرنشینی میر محەممەدی میرنشینی ڕوانزە و بگرە کە لە ناوی بردەوە تا ئەو سەردەمە لە هەر شوێنێکە کیانی کوردی دروست بوویان هێزێکی بە ئیرادەی کوردی دروست بوو تورکیا هەوڵەدا ئەو هێزەیە لە ناوبات و ئەو قەوارە سیاسی لە ناوبات بۆیە ناکرێت ئێمە ئامانج و بەرنامەی تورکیا لەوەدا بچووک بکەینەوە کە ئامانجی لە ناوبردننی ئەو هێزانەیە کە سەر بە مەدرسەی ئاپۆچینە بەڵکو ئامانجی لە ناوبردننی کیانی کوردیا لە باشوری کوردستان و هەروەها توانەوەی دۆزی کووردا لە تەواوی پارچەکانی تری کوردستان. لە ڕووی قانونیەوە هەر دەوڵەتێک خاوەن سەروەری خۆیەتی سەروەری بەواتە ئەوەیە ئەو دەوڵەتە بەرپرسیارە لە پاراستنی هەموو ئەو کیانی کە لەو دەوڵەتەدا هەیە بۆیە دەوڵەتی عێراق بەرپرسیارە لە پاراستنی تەواوی ناوچە سنووریەکانی دەوڵەتەکەی خۆی بەڵام ئەمە ئەوەشمان لە بەرچاو بێ کە کیانی سیاسی هەرێمی کوردستان کە کیانێکی دان پێدان دراوە لە چوارچێوەی عێراقێکی فیدرال ئەویش زۆرێک لە بەرپرسیارەتی لە پاراستنی سنوورەکانەکەوێتە دەست سەرشانی هەروە هێزی پێشمەرگەی کوردستانی شەیە کە هێزی پاراستنی هەرێمە لە چوارچێوەی دەستوری عێراق ئەرچی پاراستنی هەرێمی کوردستانی لەسەر شانە لەپاڵ ئەوەشە ئێمە ئەوەشمان دەبی بزانین کە عێراق لەگەر ئەمریکا ڕێکەوتنامەیەکی استراتیژی هەیە کە دەوڵەتی ئەمریکا بەرپرسیارە لە پاراستنی ئاسمانی عێراق و ئاسمانی هەرێمی کوردستان و هەروەها ئاسایشی عێراق و ئاسایش هەرێمی کوردستانیش بەشێکی زۆری لە ژێر دەستی ئەمریکایە بۆیە لە پاڵ بەرپرسیاربوونی دەوڵەتی عێراقی فیدرال و هێزەکانی پێشمەرگە لە هەرێمی کوردستانیش ئەمریکاش بەرپرسیاری سەرەکیە لە پاراستنی ئاسمانی هەرێمی کوردستان و عێراق. زینی وەرتێ یەکە لە شوێنە گرنگ و هەستیار و استراتیژیەکانی ناوچەکە بۆ پێی هەڵکەوتی جوگرافیای زینی وەرتێ وایە دەڕوانێت بەسەر باڵەکاتی بەگشتی و دۆڵی شاورێ و ڕانیا دۆڵی شاورێ و ڕانیا هەروەها دابڕینی ئەبێتە هۆی دابڕینی کە بربەستێکە یاخود نێوانێکە لە نێوانی کارۆخ و قەندیل بۆیە شوێنێکی استراتیژی و گرنگی هەیە لە ناوچەکەدا. زینی وەرتێ وەک دەزانرێت ئەو ئاڵۆزەی کە ئێستا دروست بووە ڕنگ بێ مێژوویەکەی ئەو ڕۆکە نەبێ ڕنگ بێ مێژوەکەی لەوە کۆنتر بێ کە ئێستانێکە باسی لێ دەکرێت و بۆتە جێی باس و مشتومڕی میدیاکان و هەروەها دانانی بە ئەوە هێزێکی ئەمنی لەو ناوچەکە بە بیانووی کۆنا بە بیانووی سەر هەڵدانی ڤایرۆسی کۆنا بەڵام پلانەکە لەوە قوڵتر و استراتیجیترە ڕنگ بێ ئامانج لێ جێگیرکردنی یاخود دانانی بارەگایەکی ئیستیخباراتی بی یاخود لێی دانانی بارەگایەکی هەواڵگری بی بۆ ئەوەی وڵاتانی دەوروبەرمان بە تایبەتی تورکیا بتوانین بە ئاسان لێرەوە دەستی بە سەر زانیاری هەواڵەکان و تەواوی گۆڕانکاریەکانی ئەو ناوچەدا ببێت. بە دڵنیاییەوە وەکو لە ڕاگەیاندنەکانیان و لە قسەکانی هەواڵان لە قسەکانی پەکەکەدا بەرچاومان دەکەوت یاخود گوێبیستی دەبین مەترسیەکان گەورەنە و شایانی ئاماژە پێکردنیشن بەڵێ ئەگەر بارگایەکی هەواڵگیری بارگایەکی ئیستیخباراتی لەوێندەدا جێگیر بکرێ بێگومان قەندیل و ناوچەکە لێکدا دەبڕێت بەدابڕاندنی کارۆخ و قەندیل لە یەکدی بەتەکیید کاریگەریشی گەورەی دەبێت لەسەر پێگەی هەواڵگیری تورکیا و لە هەمان کاتیشدا پێگەی پەکەکەش لە ناوچەکەدا لاواز دەبێت.
بەداخەوە خیانەت و جاسوس و جاسوسکاری مێژوویەکی قوڵی هەیە لە ناو نەتەوەیمە لە ناو کووردا ئەمەش زۆر جارە بەهۆی ناهۆشاری و زۆر جارە دروستبوونی کاریگەری یاخود فشاری مادی کەوا ئاکات خەڵک لەژێر فشارێکی مادی کەمیشدا یاخود لە بەرامبەر هەندێک دەستکەوتی پارە ئەو شتەی بکات بەداخەوە ئەوە بە تەواوی کاریگەری لەسەر هۆشاری نەتەوەکەماندا هەیە بتوانی دەستگاکی سیخوڕی وەکومیت لە سلێمانی و لە هەولێر و لە ناوچەکەدا بنکە و بارەگای هەبن و بتوانی کە سوود لە پەیوەندی تەلەفۆنیەکانی خەڵک وەربگری بەڕاستی ئەمە ئەو پەڕی ناهۆشاری کۆمەڵگا و خەڵکی کوردستانە.